سەرۆک ئۆباما گوتی مەدالیای ئازادی پەیوەستە بۆ بیرۆکانی کە هەموو کەسێک لە ئەمریکادا دەتوانێت یاریدە دەربێت لە باشکردنی وڵاتدا. ئێمە ئەمڕۆ ئاهەنگی ئەو ئەمریکاییە مەزنانە دەجێڕین ئەوانەی ورەیان بەرز کردینەوە و وڵاتەکەمانیان بەهێز کرد و بەرەو پێشکەوتنیان بردین. وەرگرانی ئەم مەدالیایە ناودارانی مەزن لە بوارەکانی وەرزش و هونەر و زانست و هەروەها خێرخوازان لەخۆ دەگرێت وەک خاوەنی مایکرۆسۆفت بیل گەیت و میلیندا گەیتس. بیل و میلیندا گەیتس بەردەوامن لە هاندانمان بۆ گەشتبینی بەوەی کە پێکەوە دەتوانین جیهان داڕێژینەوە. کەریم عەبدوجەبار کەسێکی دیکەی ناودارە کە وەرگری مەدالیاکەیە، ناوبرا و کەسایەتێکی مەزنی گەمەی باسکتبۆڵە کە ڕاشکاوانە لەسەر عەدالەتی کۆمەڵایەتی قسە دەکات. لە ڕووی جەستەیی و بیرمەندی و ڕۆحیەوە کەریم گوزارش لە ئازادیە بنەڕەتیەکانمان و خەونە پڕبەهاکانمان دەکات. ئۆباما مەدالیای ئازادی بەخشیە ئاکتەرانی وەک تۆم هانکس و ڕۆبەرت دینیرۆ و ڕۆبەرت ڕێدفرد، هەروەها بە چالاکوانان و زانایان و هونەرمەندانی وەک خانم مایا لین ئەوەی یادەوەرگەی جەنگاوەرانی دێرینی شەڕی ڤێتنامی لە واشنگتن دیسی دیزاین کردووە. مۆنومنتی جەنگاوەرانی دێرینی شەڕی ڤێتنام شێوازی بیرکردنەوەمانی بەرامبەر مۆنومنتەکان گۆڕیوە، هەروە سەبارەت بە تێڕوانینمان لە گیانفیدایی و نیشتمان پەروەری. خانمە ئاکتەر و کۆمیدیا ئێلن دیجێنرس مەدالیای ئازادی پێدرا. لە هەموو ڕۆڵێکیدا ئەومان بیردەخاتەوە کە لەگەڵ یەکتری میهرەبان بین و بە چاکی مامەڵی یەکتر بکەین. خانم ئێلین مێژووی بۆ خۆی تۆمار کرد کاتێک خۆی و بەرنامە تەلەڤیزیۆنەکەی وەک خانمێکی هاوڕەگەزباز ئاشکرا بوو. ئۆباما گوتی هەریەک لە وەرگرانی مەدالیای ئازادی بە شێوەیەکی کەسی و بەهێز کاریگەری کردە سرم. گوتیشی ئەم گروپاوە بیرهێنەرەوەی ئەوەیە کە هەمە جۆریمانە یاریدە دەردەبێت لەوەی ئەمریکا بکەینە وڵاتێکی مەزن.